بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێوارەتان باش بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەین سوپاسی ئامادە بوونتان دەکەین لەگەڵمان پێکەوە بۆ پێشکەشکردنی نمایشی جلوبەرگی قەیوان پلاس مۆڵ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەرهەمی کوردی و ئافو ببورن بۆ پێشکەشکردنی نمایشی جلوبەرگی قەیوان پلاس مۆڵ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەرهەمی کوردی و ناوخۆیی شان بە شانی براندە جیهانیەکان پێشکەش دەکرێت لەم نمایشەدا سوپاسی بێپایانی کۆمپانیای قەیوان دەکەین بۆ پشتگیریکردن لە ئامادەکردنی ئەم نمایشە هیوادارم کاتێکی خۆش بەسەربەرین پێکەوە مساء الخير نرحب بقدومكم للعرض الإنتاج الملابس المحلي إسوة بماركات العالمية نشكر للشركة القيوان بدعمه اللامنتهي لهذا العرض نتمنى لكم وقتا سعيدا معنا. Good evening everyone. You are most welcome to our fashion show for local dressing product as well as the international brands. We thank Qaiwan Company for his support for the preparation of this event. We hope you enjoy a nice time with us. سەرەتا پێم خۆش بوو سپاسێکی گەرمی ستافی مۆڵەکەمان بکەین کە چەند ڕۆژێکە سەرقاڵ بوون بە دروستکردنی ئەڤێنتێکی لەم شێوەیە بۆ ئێوە لە دوایەوەی ساڵێکی دوور و درێژمان بەسەر برد لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا و هیوای ساڵێکی باشە خوازم لە نیهایەتی ئەم ساڵەیە بۆ ساڵی 2021 خۆم بە خۆشحاڵەزانم جارێکی تر سپاسی و کۆمپانیە بکەم کە لەگەڵمانە بەشدار بوون ناس ساوند پرۆلایت قەیوان پلاس مۆڵ مات ئادڤێرتایزین برایت پاث لەمەسات سارا سیتی ستار بیکەری وایت پلس کافێ ئەند ڕێست گوڵی سەردەم ساڵۆن جوێل ABC ڕێستۆران پێم خۆشە بە کورتی زۆر لە کارتان نەگرم نمایشەکەشتان بۆ باسکەم بۆی هەڵە تێگەیشتن لە دروست نەبێت ئێمە بەس یەک کۆلێکشن دابەزین کۆلێکشنی یەکەم پرۆدەکتەکانی قەیوان پلاس مۆڵە براندە جیهانیەکانە کۆلێکشنی دووەم مەریەم سکۆتوریش پرۆدەکتێکی لۆکەڵیە کە خاوەنەکەی سێ خانووی شاری سلێمانین پرۆدەکتەکان لە شاری سلێمانی دروست دەکرێت پرۆدەکتەکانیان پێکاتووە لە عەبا کۆلێکشنی سێمیش نەحبینی سکۆتورە کە خۆم دروستیەکەم لە شاری سلێمانی و کارگەمان لە شاری سلێمانیە لێرەدا ئامانجی سەرەکیمان ئەوەیە جارێکی تر بیشانی بینەوە پرۆدەکتی کوردیش هاوشانی پرۆدەکتە جیهانیەکان لە ئاستی کوالەتی و دورین و دەزاینە پێشکەش دەکرێت و دوای فاشن شۆکەش هەمومان پێکەوە پرۆدەکتەکان دانین و سەیرەکەین و ئەتوانن بیبینن لە نزیکەوە هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازم ئێوارەیەکی خۆش کاتێکی خۆش با دەست پێ بکەین سريعنا
هاتەوە